لەگەڵ گزنگ هەڵەستم ڕووە و ئاسۆ ئەوەستم ئەوسا وەک تیشکی هەتاو ئەڕۆم هەنگاو بە هەنگاو ئاسمانی بەستەی یەکەم پڕبادڵ هۆخەی ئەکا دەست بۆ فڵچەی بیرە بەم تابلۆی خەیاڵێکەکەم پۆلێ ئەستێرە دێنم ڕووی ئاسمان ئەنەخشێنم لە پاشاندا شەودا دێ مانگیش هەڵدێ دەست بەجێ لەگەڵ گزنگ هەڵەستم ڕووە و ئاسۆ ئەوەستم ئەوسا وەک تیشکی هەتاو ئەڕۆم هەنگاو بە هەنگاو ئاسمانی بەستەی یەکەم پڕبادڵ هۆخەی ئەکا دەست بۆ فڵچەی بیرە بەم تابلۆی خەیاڵێکەکەم پۆلێ ئەستێرە دێنم ڕووی ئاسمان ئەنەخشێنم لە پاشاندا شەودا دێ مانگیش هەڵدێ دەست بەجێ